نابێت دەنگی پێی مارنزە بینی ئەم شەو یا سبەی شەو یا دوو سبەی شەو یان ئەمەی لە کۆشکی سپیەوە ئەوترێت و لە میدیای ئەمریکیەوە ئەوترێت بڵەفە و هیچی دیکەیە یعنی جەنگی دەرونی و پرۆپاگاندەیە. زۆر سپاس. ئەو فرقەی هێشتا دوی کە وا بڕیارە ئەوە گەشتە سریلانکا باڵێ ئەبێ ئەوە بگا و پێشم وایە تەحسیل حاصلە کە هێزی مارێنز و هێزی وشکانی دابەزێ و ئەوەش پێویستی بە دوسێ شوێنە ینی هەدەفەکە خارکە بۆی کە ئەو هێزەی لێ دابەزێن و گەروی هورمزە بەڵام پێویستە پێش هێزەکانیان لە گەروی کیش و قشم دابەزن بۆی کە کۆنتترۆلی ئەوە بکەن چونکە هەم کیش یعنی ئەو بەلەمانەی کە مینەکانە چێنن ئەوە بەشێکن لەو ڕێڕەوەی کە ئاچێتە سەر هورمز یعنی ئەتوان کێشەی هاتوچۆ دروستکەن لەبەرەوە یەکەم شوێن پێویستە ئەو هێزە لە کیش دابەزێ وە کیش تا ئێستا هیچیش بردومان نەکراوە لە ڕاستیە کیش بەوە ناسراوە کە دوورگەیەکی سیاحیە زۆرتر و شوێنی سیاحەت و گەشت و گوزارە بەڵام لە ڕاستیایەکی کشە لە منبع گەورەکانی نەوت و غاز ینی باز لەوەکەن کە نزیکەی 70 تریلیۆن مەتر سێجاغازی تایە و لە دوای پارس باز لەوەکەن کە لە دوای پارسی باکوور و باشوور سێم دوورگەی دوای ئەوە دیسانیش بۆەوەی کە ئەم هێرشی زەمینیە باشتر بەڕێوبچێت پێویستیان بە دوورگەی قشمە. دوورگەی قشمیش جارێشکە لەسەر ئەو ڕێڕەوانەیە کە ئەتوانێت کە شتێکان دیسان ئەتوان کێشە دروستکەن بۆ گەروی هورمز بۆیە پێویستیان بە کۆنتترۆلی قشمیش هەیە کە قشم ئەو دوورگەیە وەکو تەرمیناڵی هاتوچۆی کەشتەکان وایە ینی هەموو ئەو کەشتیانەی کە لە گەروی هورمزەوە دێنەوە ڕۆن ئەوێ بێت تێپەڕن کەواتای ینی قشم بەلەمەکان یا با بڵێم ئەو ڕاستە ئەمریکاڵێ بەشێکی زۆری هێزی دەریای ئەمری ئێرانمان تێکشکاندەوە بەڵام ئەو بەلەمە بچووکانەی زۆر ماوە ئەو بەلەمانە ئەتوان هەمین بچێنن هەمەتوانن زەربە بن لە کەشتێ گەورەکان بۆیە ئەم قشمیش گرنگیەکی استراتیژی گەورەی هەیە و تقریبان 20 کیلومتر دوورە لە گەروی بەندەر عەباسەوە لە سەرەتای ئەم سەرەتا لە ناوەڕاستی پارساڵ و ئەم ساڵیش ینی بۆ بە شوێنێکی زۆر استراتیژی گەورە کە ئێران نزیکەی 1100 میگاوات کارەبای لێبەرەمهێناوە بۆ قشم بڵێ کەواتە ئەم دوو دوورگەیە هەردووچیان پێویستی بەوەیە کۆنتترۆل بکرێن بۆی کە خارک و گەروی هورمز کۆنتترۆل بکەن وەجگە لەوەی کە قشم گەورەکەیانەوەنیە بەڵێ قشم نزیکەی 122 کیلومتر ینی گەورەترین ڕێڕەوی ئەوەیە سەربەحری ئێرانە و لە هەمان کاتە ئەم ناوچانە هەمووی کۆمەڵە دوورگەی گەورن ئەو دوورگانەی کە داخلی هورمزن مەسەلەن جگە لە تومبی کوبرا و سوغرا تۆ زۆر پێخۆش هەموو جار باسیکەین لەگەڵ ئەبوو موسا دوورگەی هەنگام و فارۆشە و بە دەرەوەی ئەوە دوورگەکانی قشم و کیش و خارک و بەڵێ ئەوەیە کەواتە قسەکەوەیەکە ئەمریکا پێم وایە بڕیاری داوە و یەکلاکەرەوەی هێزی مارێنز دابەزێنێ و ئەو کەشتی گەلانە ئەو سێ کەشتی گەلەش کە لەگەڵیان هەن زۆر بەهێزن مەسەلەن بۆ چوونێکەیە ئەخرەڵێ ئەگەر هێزی مارێنزدا بەزینێ لە قشم یا لە خارگ یا لە گەروی هورمز ئەی ناکەوێتە بەر هێرشی ئێرانیەکان لە ڕاستیە پێم وایە ئەوە ئەبێ هێزێکی گەورەش پاسەوانیان کە جگە لە هێزی فڕۆکەوانی گەورە چکە ئەم کەشتیگەلە کە دێن هەمیان خۆشیان فڕۆکەی F-16یان لەگەڵە و لە هەمان کاتا پاتریۆتیان لەگەڵە و هێزەکەش هێزێکی زۆر ڕاهێنراوە و شەرتیش نییە و زۆر بمێنێتەوە قسەکەەوەیە کە ڕنگ نییە زۆر بمێنێتەوە بەڵام هەدەفەکەی وەیە گەروی هورمز بکاتەوە و لە خارج ئەگەر بمێنێتەوە بۆی کە ئیتر نەوتەکە خۆی دەستی بەسەرا بگرێ و لەگەڵ ئەوەشا بۆیە دوێنێ بەشێک لە پەیمانەکان یان نزیکەکانی لە ئەوروپا وەزایدەن ژاپۆن و ئەمڕۆ باسیەوەشی کرد وتی خۆ ترامپ وتی خۆمە پێویستمان بە نەوتی ئێران و بەکردنەوەی هورمز نییە بەڵام ئەوە ژاپۆنیەکان و کۆریای باشوورن کەواتە قسەکەوەیە بەسە ئەمە تەحسیل حاصلە بێ کۆریەکان بێن چکە کۆریەکان لە بەردەم مەترسی گەورن لە کۆریای شیمالی و هێڕەشەی چین و یابانیەکان بە هەمان شێوە و ئەوروپیەکان بە هەمان شێوە و نییە کەواتە ئێستا بۆچی کەواتە هێزی مارێنزیێنێ لەبەرەوەی کردوتە بەردەم ئەوەی بەڕاستی پێویستە ئەم دوورگەیە کۆنتترۆلکە ینی گەروی هورمز بکاتەوە ینی
لەبەرەوەی بابەتەکە خەریکە لە بابەتێکی جەنگی و سیاسیەوە فوق العاده بابەتێکی وزە و نەوت و غاز و لە هەمان کاتا ئەبێ وڵاتانی کەنداویش سوودمەند بن لەوەی کە نەوتەکەیان بنێرن غازەکەیان بنێرن بە تایبەتی کەوەی کە باز لەوە کرێ عقدێکی گەورەی بازرگانی بە چەند ملیارد دۆلارەکرێ ئەبێ ئەوانش سوودمەند بن لەوە بۆ تەحسیل حاصلەکە ئەم هێزە دێت. بەڵێ کاکە شارۆتخوا ئینەکە ئامادەکە بۆ بینەرانی خۆشەویست وەڵاهی کاگەنۆرە گەرجەنابیش تەشریف بێنی. ئەمە دوورگەی قشمە بەڕێزان ئەم دوورگە گەورەی کە لێرەیە ئەیبینن ئادی کامێراکە نزیکەرەوە بەس لە شاشەکە ئەم دوورگە گەورەی ئەلێرەیە ئەیبینن ئەمە دوورگەی قشمە لە ڕاستیە ئەمە کە تەماشایەکی بە کوردەکەی خۆمان وەکو سەیتەرە وایە لێرەیە ئەمە چۆن ئێمە لێرەوە چین بۆ هەولێری ئاچین بۆ بەغا مەسەن بۆ تا بەغا حەڤە سەیتەرە هەیە ئەلێرەش هەرچ بەلەمێک بێوێ ئەلەم هورموزەوە تێپەڕێ ئەبێ ئەم سەیتەرەیە بە پەنای ئەم سەیتەرەیە بڕوە ئەمە بۆ ئەوەی بتانی هورمز کۆنتترۆل بکەی ئەمە گرنگترین شوێنە و بۆ ئەوەی بتانی خارکیش کۆنتترۆل بکەی کە ئەمەتا ئەلەیرەیە جەنابتە فەرمووی هەتا قشم کۆنتترۆل نەکرێ ئەستەمە خارکیش کۆنتترۆل بڵێ بڵێ دقیق وایە ینی ئەوە وەکوتم ئەوە ئەوتم گەورەترین دوورگەیە لەسەر ڕۆخی ڕووبارەکانی ڕۆخی دەریای عەرەبی ینی ئەو کەندای فارس 122 کیلۆمەترە و دوای ئەوە ئێران لێرە ئوستا زۆر پشت لە بینەران ئێران لێرە زۆر هێزێکی گەورە لێرەیە بەڵێ ینی بنکەی سوپای پاسداران و سەکۆی موشکی و زۆر بەقوت کردبوو لەوێ هەر بۆیە مەسەلەن لە بینی پار و ئەم ساڵ کارگەیەکی گەورەی بەرەمهێنانی با بڵم پاڵاوگایەکی بە ناوی پێم وایە پارسادگارد دانابوو لەوێ بۆی کە بۆ چی بکە بۆی هەم ئەوە ینی ئەوەنە بەلای ئێرانەوە شوێنێکی استراتیژی و گرنگ بۆ وەکوتم یعنی تەنانەت 1100 میگاوات کارەبای لێ بەرەمهێنا و لە لایەکی تریشەوە گرنگیەکەیش لەوەشا بوو بۆی کۆنتترۆلی هەموو دوورگەکانی تریشکا ینی تۆمبی گەورە و تۆمبی سوڕۆ ئەوانە ئەمانن بەڵێ بەڵێ ئەوە تۆمبی گەورە و تۆمبی سوڕۆ ئەبوو موسایە بەڵێ ئەوانە پێشتر باسمان کردو ئەوانە لە ئەسڵا مڵکێتی ئیماراتن ساڵی 1970 داگیریان کردوون بە چەند ڕۆژێک پێشتر بەخۆی ڕەنگە ئەو پاداشتەی کە بڵین ئیمارات دەسی بکەوێت لە کۆتایی ئەم جەنگە ئەگەر جەنگەکە بە دڵی ئیمارات بشکێتەوە ئەوە بێکە ئەم سێ دوورگەی دەست بکەوێت تەحسیل حاصلە یەکێ لە ئامانجەکانی ئەم شەڕەوە ئەوانەی کە هەر یەکەیان وەکو تەعویزی ئەو هەموو هۆسەی لە دووبای دروست بوو ئەو هەموو زەرەرەی لێیکە و ساز ئەو شەوەش بۆ جەنابتم باس کرد وڵاتانی کەنداو ئەڵێن چی ئەڵێن ئەوە بەقەدەر ینی ئەهەمیەتی بۆ ئێمە زۆر زۆر گرنگە ینی هەمیان تاکیل لەسەرەوە ئاکەنەوە لەبەرەوە ئەو دوورگانە جگەلەوەی کە ئەو دوورگانە وزەیتیایە وەستراتیژین وەم لە حقیقەتە مڵکی خۆشیەتی مڵکی ئیماراتە ئێرانیەکان داگیریان کردو ینی شوێنێکی استراتیژیەوە هەموو ئەو دوورگانەی لەو منتقن استراتیژین بەڵام ئەم سێ دوورگەیە زۆر 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 گرنگن و وەکوتم ئەو ڕێڕەوەی کە ئێستا باسم کردیانی بۆ خارێک هەمووی بە کیش و قشم و تۆمبی گەورە و سوڕا و ئەمریکەکان ناتوانن لە ئیماراتەوە لە قەتەرەوە لە سعودیەوە لە کوێیتەوە هجوم بکەنە سەر ئەم خارکە ئللا پێویستەکان بەمەیە بەلەم بنێرنە ژوورەوە بۆ ئەوەی بتوانن هێرش بکەنە سەر خارک خۆساز ئەوان ئەمانجەکەیان هورمزە ئۆکەی بەس مەسەلەکە ئەوەیە خارک وەکو فشار کۆنتترۆلی بکەن بۆ ئەوەی ئێران ناچار بێ هورمز ناگە خارکیش کۆنتترۆل بکەن تا هورمز نەکرێتەوە و ئەم نەوتە دیسانە بەکوێ ئەبێ بنێرن جارێ ئەوە حقیقەتەکە بەشێکی زۆری من ڕێژ کردو ئێرانیەکان بۆ یەکێک ئامانجانەوەی کە مینەکان بە هەڵگرنەوە ئەوە یەکێکە لە ئامانەوە ینی بڵێ ئەوە حقیقەتی تایە دووەم وەکو وتم ئەو بەلەمە بچووکانەی ئێران کە دوێنێ بە ئەپاچی لیاننا و ئەمڕۆ بە ئەپاچی لیان ئەو بەلەمانە ئەتوانن زۆر زەربە لە کەشتیگە لە گەورەکان کەواتە هەم قش ئەم قشم هەم کیش پێویستە ینی هێزەکە ئەمەتا هەر ئەم دوو دوورگەیە زۆر گرنگن کۆنتترۆلیان بکەن یەکیان ئەو کە وتم تەرمیناڵی کەشتێکانە سەیتەرەکەیە و ئەوەی تریشیان دەواازەیەکە کە ئەچێتە ناو هورمزەوە پێویست هەر ئەمڕۆ کاگەنۆر و بینەرانی خۆشەویست ئەلێرەیە بەندەرێک هەیە ناوی بەندەری لەنگەیە بەڵێ ئەوەش لێدرا و بەندەری بەندەر عەباسیش لێدرا دیمەنیشی هەیە زانیار بە ئامادەی کە بهێنێتە سەر شاشەکە بەندەری لەنگە یا بەندەر لەنگە
زۆر بە مکەسەفی ئەم ئێوارەیە لێدرا زۆر بە چڕوڕی لێدرا ئەمە دیمەنی کوێیە زانیار ئەمە بەندەرلەنگەیە تەماشای ئەو دووکەڵە زۆرەکەن کە لە بەندەرلەنگە هەموو ئەو بەندەرانە مەسەلەن هێزی سوپای پازدارانی تیا بووە بنکەی سوپایی گەورەی تیا بووە بەڵێ ئەوکەی لە ڕاستیان من نازانم ئەو ڕێژەیە چەند چۆنە بەڵامەوە زانم کە تا ئەم لە حزانش پێم وایە ئەو نەوتەی کە بۆ سینەڕوا لە خارکەوە ڕۆژتۆ بەردەوامەوەی کە 2 میلیۆن بەرمی ڕۆژانە مۆڵەتی هەیە و ئیجازە هەیە بەڵام لە هەر حاڵدا ئەبێ ئەگەر ئەو پارەی کە جەنابەت هەیە لە حساب و کتابت بۆ کرد دیارە ئەبێ ئەمریکا تەحکومی پێوەکە بەڵام پێم وانە بە دەربێت لەوەی کە سینیش ئیمتیازی لێ وەرگێ لە ڕاستیە ئاڵگۆڕی بازرگانی نێوان سین و ئێران زۆر گەورەیەوە بۆی کە سین زۆرتر ئالیشە دروست نەکا بۆ سیاسەتەکانی ئەمریکا بۆ ئەگەری هێنانی هێزی مارێنس بۆ ئەو منتقەیە لەبەرەوە واستەکەم پێویستی باوەیە کە ڕێعایەتی چین بکە ئەگەر لە ڕێگای ئەویشەوە بیفرۆشێ ئەو بەویشی بفرۆشێ بەڵام دڵنیام کە ئەو پارەیە ناداتە دەست ئێران چکە ئەو خوان پێیان وایە کە ئێستا ئێران پێویستی بە پارەیە پێویستی بە کڕینی چەکە لە کاتی جەنگە 15 میلیارد دلار بەدەستی خۆ بە نارەکە لەسرە مێزاگەری و مادانە لە داهاتوشە بۆ ماوەیەک پارەی نێوت ئێران بچێتە حساب بانقێکەوە دوایی یەک شتیش ئەڵێ ئەمە بەکاری هێنم بۆ تەعویزی ئەو زەرەرەی تۆ لە کەناوی تۆ لە ئەمریکا داوە تۆ لە ئیسرائیل کاک بێستون ئەزانی مەزوعەکە جێ مەزوعەکەوەیە کە وا دیارە ئەمریکا خۆی کێروی ڕووداوەکانی بەرەو مۆزوعی وزە برد خۆی دیارە تەختیتەکەی وابوو و پلانەکەی وابوو کە بابەتەکە زۆر لە بابەتی سەربازی و ئەسکەری و سیاسیەوە بگاتەوە بۆ وزە و ڕێوایە ترامپ وای کرد یا ئێران وای کرد ترامپ یعنی ترامپ ئەم ئەزمەی ئابووری بۆی خەڵک بۆی دەرو دراوسێ و میلەتەکە بێن لەگەڵەیە پشگیری بکەن و بەیەکەوە ئێستا فۆکەسەکە ئەوەنەی مەسەرن لەسەر گەروی من هەستەکەم عین لە سەرتاوە ئێوە شەتان وت کە ئەمە استراتیژێکی ئێرانیە بۆی هەموو عالم بڵێن بچون بۆ لای ترامپ بڵێن کاکە واز بێنە ئەوەتان نەوت گران بوو هورمز گومان لە سەرتاوە بوو کارتەکە پێچوە ئەزانین چی لاتەوە مەسەلەن ئێستا تۆ سیر کە فۆکەسی یەکەم لەسەر چیە لەسەر هورمزە تا ئەوەی لەسەر بوو شەهری نەوەوی بێ وانە لەسەر ناتانز بێ لەسەر ئاراک وانە باسی ناکە قسەکە لەسەرەوەیە ئەم گەروی هورمزە ئێستا بۆ بە ئەجێندای سەرەکی ئەمریکا و تەحسیل حاصلیش ئەوەی کە تۆیڵی جگە لەو پارانەی کە دەستی بەسەراگرێ و خار کە هێزێکی مارێنزی تیادا بزێنێ سەتانەوەتی نەوتی ئێرانی لەم دوورگەیەوە هاوردەوە هەنارداکرێ هورمزی ژینێکی دکتۆر ئیژەکە ئازانی کاک ویستم ئەوە ببوورە بە خەزانی زۆریان هەیە نا نەک خەزان کاک بەسم دوێنێ قسەیەکم بۆ باس کردی لە بەرنمەکە هاوڕەیەکمانەیە متابعی بەرنمەکە لە دووبەی دانیشێ بەڵام خۆی بازرگایی نەوتە لێ باسی ئەوەی کردوتی ئەو هێرشەی کە کراوەتە سەر پارسی باشوور پێرێ تەنها لە فازی 1 و 5 دراوە بەمە بەست ئەم فازانە هەم کۆنن هەم ئینتاجی غاز زۆر کەم بۆ لەوانن بەڵام وتی گورچ بڕ نییە ینی پەیامی سیاسیە بەڵە وتی فازەکانی 12 ئێستا حتممە خۆی گوێی لەمانە فازەکانی 12 و 14 و 22 زۆر متەتەورن و ئینتاجەکەیان زۆرە وتی ئەگەر پێت و لەوێی باە ئەمریکەکان لەوێیان باە 30 ساڵ بەرەمهێنانی غازی ئێرانی پاشەکشەیە کرد و لەگەڵ ئەوەشە باشە ڕەتفعلەکەی ئێران بۆ قەتەر هەر عینی مستەوای یان ئەو سیستمی چڕکردنەوەی غازەی ئیفلاس پێ کرد ئاین مستەوایە بە دەلیلی ئەوەشی باس کردوتی بە چەندین مەخازنی گەورە هەن لە قەتەر و ئیمارات وانەکە بەرنەکەوتون ینی لێ نەداون ئێران مەبەستەکەشی ئەوەیە بەڵام ئەو وتی یعنی قسەکەی دقیقەنەوەی جەنابتە وتی لێدان لە فازی 1 و 5 سیاسی بووە
نانویستۆ پێی بڵێن بە ئێرانیەکان ئەگەر لەو فازە بن ئەوەی دکتۆر ڕاستەکە ینی کاریگەری تەواوەکە و دوو پاڵاوگەیە منش پێم وتی دوو پاڵاوگەی غازی سروشتیە کە 100 میلیۆن مەتر سێجا غاز بەرهەم ئەهێنن اینجا ئەف و ئەوە قسێش تاواکەم وتی ئەوەشی وت ئەوە لەبەرەوەی خۆی لە ناو وەزعەکەیە وتی بەڵام ئەو هێرشانە یعنی بۆ سەر پارس وای کردووەکە نرخی کەشتیەک لە نێوان بەندەری فوجەیرە بۆ سنگاپورە لە 3 ملیۆنی دلارەوە بێ بە 7 میلیۆن دلار یەک ڕۆشتن یعنی ئەوەنە تەسیری لە کرێی گواستنەوەی باخیرەکان ئێرانیەکان وتیانی ئێمە نییە بەڵام ئەخرێسە لە سەرزاری مشتەباوە ئەمڕۆ تورکەکان و تورکیا و ئازەربایجان بە ڕسمی ئیدانیان کردووە ئەمڕۆ ینی گومانیشیان لەسەر ئێرانە زانی ئەمە پێ ناچێ هەموو جار ئەگەر ئیسرائیلەکانیش بوو بن هەموو جار ئەو دووبارە بکەنەوە و ئەمە دیارە بنا ئەو سیستەمانەیە ڕوا کەشفکردنی شتێکی قورس نییە بەڵام کاک بێسون لە ڕاستیە ئێران ئەوەنەی مەترسیەکانی لەگەڵ ئازەربایجیانە کە هاوپەیمانی سەرەکی تورکیای ئەوەنە لەگە خودی تورکیانە وە تاران ئەوە ژەزانێ خودی مستەباش ئەوە زانێ ئەو مەترسیانەی کە ئازەربایجان دروستیەکە لەو سنوورە پانوپۆڕی لەگەڵ ئێران بەشێکی بە ئازی تورکایە و تورکیا ئەوەنەی لەژێر هەیمەنەی ئازەربایجانە ئەوەنە لەژێر هەیمەنەی ئێران ئەمریکایانە ینی ئەوەنە هاوپەیمانی ئەوە وچکە لە ڕووی مێژوویەوە یەک نەتەوە نەکەرەوە ئوستاز ینی بەشێکی زۆری وزەی تورکیا ئازەربایجان دابینیەکە و دوایەوە ئێران بە تایبەتی لە دوای دروستکردنی کۆریدۆری زەنگەزور بۆی دەرکەوت کە تورکیا بەشێکە لە پیلانەکە یعنی بۆچی کاتێکە ڕێڕەوی زەنگەزور دروستەکەن ئەو شۆش بۆ جەنابتم باس کرد ئەو وزەی کە پێشتر ئەڕۆیشت ئەبوو بەشێکی ئێران سەهمی تیای بوو بەڵام ئێستا ئەو لەو گەروەوە مەسەلەن وزەی ئازەربایجان یەت بە ناوچەیەک لە ئەرمینیا گومرجی خۆی وەرەگرێ ئەڕوا بۆ تورکیا ئێران دەخالەتی تیانە لەبەرەوە مۆزوعەکە بەجددی ئێران ترسی هەیە لە ئازەربایجان بە چەند دلیل سیناریۆی ئەگەری دروستبوونی شەڕی ناوخۆی ئێران ئازەربایجان ڕۆڵە گەورەکە بینێوانە لە دوای سنوورەکانی کوردستانەوە کە مەسەلەن لە پێش سنوورەکانی هەندێک ڕەهەندی تری بە ئیجازە لە پێش سنوورەکانی پێش سنوورەکانی کوردستانەوە با قسەی تۆ بێ قسەی خۆتەی من نییە ئەزانم باسی چی بکەم بە ئیجازت ئەوێ شتێک بڵێم نایڵێم بەڵام زانی ئوستاز ئازەربایجان و ئێران جگە لەوەی ینی مەسەلەن تورکێکی زۆر لە ئێران هەیە و هەمیشە ینی بۆ معلومات کاتی خۆشی کە فڕۆکەی ڕئیسی کەوتە خوارەوە زۆر گومانیان ینی ئەوە دیارەکە کارەکە ئیسرائیلەکان ئەنجامیان داوە بەڵام ینی گومانەکەشیان لەسەرەوە نەبوو کە ئازەربایجانەکان دەور و نەخشیان نییە ئەوە یەک دوم لە ڕووی تاریخیەوە ئەو ئازەریانەی کە لە ڕۆژهەڵا لە ئێرانن کاریگەری ڕاستە و خۆی ئازەربایجانیان لەسرە هی تورکیایان لەسرە دوای چۆن لە ئەدەبیاتی ئێمەیە باکووری کوردستان و باشووری کوردستان و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەیە لە ئەدەبیاتی ئازەریەکانیشە ئەو دەوڵەتەی ئێستا پێوترێ ئازەربایجانی باکوورە هەردوو ویلایەتەکەی ئازەربایجان لە ناو ئێرانە پێوترێ ئازەربایجانی باشوور لای ئەوان تەجربەیەکی زۆر خراپیشیان هەیە ئێرانیەکان لەگەڵ ئازەربایجان یەکێکیانەوەیە ئەو جارێک تریش باسم کرد هەموو ئەو دۆکۆمنتە ئەتۆمیانەی کە ئیسرائیلەکان بردیانە دەرەوە لە ڕێگای ئازەربایجانەوە هێنایان و بردیان بە ترێلەی گەورە بردیان ئەوە یەک دووهەم ئێرانیەکان هیچ گومانیان نییە لەوەی کە دامی مجاهدینی خەڵگەکە سەپۆرتیانەکە هەگەری ئەوەی کە لەوێەوە مجاهدین داخلی ئێران ببن یا نەکەرەوە تورکەکان لەگەڵ مجاهدینی خەڵک پەیوەندێکی زۆریان هەیە ئەم حکوومەتیش کە ئێستا لەسەر بەڵێ ئەم ئەردۆغان ئەم بەڕاستە خۆ ئەمەیان باس کردو لەگەڵ ئێرانیەکان لە بەرامبەر پشتیوانی پارتی کرێکارانی کوردستان ئێرانیەکان لە پارتی کرێکارانی کوردستان و فشار خستنە سەر تورکیا دەمێکە پەیوەندی تورکیا لەگەڵ سازمانی مجاهدین بەس تورکەکان زۆر لەوە نازارن بە قەنەعەتی من بابا ئەیزانن بەڵام شارە زۆر بەکار نایەنن بۆیە بە حیاتی بیریان نەکردوێتەوە بۆ نمونە کوردی ڕۆژهەڵات بەکاربێنن بەرامبەر کۆماری کوردە ئەنجا بەس ئەمەی ئازەربایجان سەبارەت بەڵام پەیوەندیشانە بۆ کوردی ڕۆژهەڵات لەگەڵ تورکیا هیچ نییە پەیوەندیەکانی ئەوە نییە بە بڕای من تورکیا ئێستا
ئازربایجان بەکار نایانەوە کارتی فشار بەرامبەر کۆماری ئیسلامیێران نە تورکیا ئێستا لە هەمان کاتەرای ئازربایجان دۆستێکی پلەیەکی ئیسرائیلە لە ئەم قۆناغەیە ئیسرائیلیەکان ئازربایجان بەکارهێنن بەس ئەگەر تورکەکان دڵنیا بوونەوە بڕیاری گۆڕینی ڕژێم هەیە لە تارانە ئەو کاتە تورکەکان لە ڕێگای ئازربایجانەوە نەکردتەنها مجاهدینی خەڵک بێنەناوە بەڵکو سوپای ئازربایجان ئەگەری زۆرە خۆی بەشدار بێ و بێ بەشە لە ئێران کۆنتترۆلکە ناوچە ئازاریەکان و لەوێەوە سیاستەکانی تورکیا لەوێەوە پیادە بکرێت لە ئەو بکرد پەیوەندی نێوان تورکیا و ئازربایجان زۆر لە پەیوەندی ئیسرائیل و ئازربایجان گرنگترە بە دلیلی چی بە دلیلی ئەوەی جگەلەوەی کە لە ڕووی تاریخیەوە دەمێکە ئازربایجان وزەی تورکیا دابینەکە ئەمە یەک دووهەم لە شەڕەکانی ناگۆرنەوە قەرەباخ تورکەکان پشتیوانی گەورەی ئازربایجان بۆ تێشکانی ئەرمینیەکان بە تایبەتی بە پێدانی درۆن تورکیا لەگەڵ گۆڕینی ڕژێم نیە لە ئێران تورکیا لەگەڵ گۆڕینی ڕژێم ئەسڵان ترسی لێنیش تۆ لە گۆڕینی ڕژێم لە ئێران نانە ئەمە ئێستا واڵێ بەڵام بەشێکە لە ئەبێ بچێتە ناو ئەم هەو پایمێنێتەوە ئەوە وڵی دۆناڵد ترامپ ڕاستە لە سەرەتای جانەکەشەوە ڕێیمان وا بوو کە دوو خەتی ڕەنگە استراتیژەکان لە شوێنەیە گرێتەوە بەڵام دوو خەتی تەواو جیاوازن ئەوەی کە شەڕی 12 ڕۆژەش خۆ ئیسرائیل دەست پێشکەری کرد و ئێران ناچار بوو بێت بە هاوپەیمانی پشتیوان ئەمریکا بڵێ بەڵێ ئەمریکا و دووهەم ئێستا لە ئامانجی استراتیژی ناتانیاهۆ زۆر جەخت لەسەر دووسێشت دەکاتەوە ڕووخان و هاتنە مەدانی خەڵکو و خۆپیشاندان و تراز و ناڕزایەتی کە ترم ئەم قسەیە کەمترەکە ئەوە لە کاتێک شایەکە بێسن مثلەن ئەمڕۆ حیزب الله هێرشی زۆر زیاتری کردوتە سەر ئیسرائیل ئەمەش بەیروتە ئێستا کاک سالار هەواڵی بەپەلەی پێوتین کاک سالار ئەتوانی بۆم دووبارە بکەیتەوە وتەبێژی سوپای ئیسرائیل هەر ئێستا ئاگاداری دانیشتوانی زاحیەی جنوبی کردەوە کە ناوچەکە چۆڵ بکەن لەبەرەوەی ئیسرائیل خۆی ئامادە کردو هێرش بکاتە سەر ئەوێ ئەمڕۆ لە لوبناان هەر شەڕێکی گەورە بوو حزب الله نزیکەی 38 جار هێرشی کردوتە سەر ئیسرائیل و دوایەوە جگە لە ئێرانیەکان ئەمڕۆ سەر لە نوێ موشکی خوڕەم شەهر و قەدیر و ینی زۆر وەڵامیان داوەتەوە لەبەرەوە ئیسرائیل ئەزانێ ئەوەی کە تۆی ترامپ یا واشنگتۆن ئەنوێ جاروبار مەسجێکی سازشکردن یا مساوەمە فڕێ بدەن بەڵام لە ڕاستیە کاوێسم پێم وایە ئەگەر ترامپ ئەوەشی بوێ ینی بێوێ جەنگەکە بێ بڵێ ڕایەگرم یا مەسەلەن لە شوێنێکە ئەترسێ لەوەی کە ئیسرائیلەکان بە قسەی نەکەن بەردەوام بن لە شەڕەکە و لەم بارەیەوە ینی دوای تووشی گرفتی زۆرە بێ بۆیە قسەکەوەیە کە ئێستا کاک بێستون شتێکم خوێندەوەڵێ ئەم ڕۆگوایە میدیای بەریتانی زۆر فشاریان کردوتە سەرسەرە گۆزیناوە تویانە کە تۆ توتە داخلی جانەکە نابین بەڵام فڕۆکەکانی B2 B52 لێرەوە هەڵەسن وتەنان فەڕەنسیەکانیش کە بە ئاسمانی ئێوە تێپەڕن قسەکەوەیە کاک بێسون ینی ئەمانە چۆنە بێن بەشداری نەکەن ینی چۆنە بێن نێن بەپێ و تحالفی هەیەە بەپێی ناتۆ بەپێ و هاوپەیمانەتیانە چۆن ئەکرێ بەشداری بەپێی ناتۆن ئەتوانن بەشداری نەکەن ڕێوی ناوخۆی ناتۆ لەبەرەوەی ئێران و پەلاماری ئەوهانی نەداوە مادەی پێنجی ناتۆ ئەزانی چی پێویستە یەکشت سیرکەن خۆی لێرە ئێستا باسی نەزەریاتەکەین چونکە نەزەریەیەک بوو کە مەسەلەن ئێران ئەوەی کە ئاەت الله ئەڵێ ئێمە لە تورکیا و عمانمان نەیاوە وایەوانەوە نەزەریەیەکە کە فلاگ فۆلس فلاگ بێ ئیسرائیل خۆی کردبێتی بەس هێرشێک بۆ سەر هەر یەکێک لەو وڵاتانەی کە ئەندامی ناتۆن یعنی دەستگاسی خوڕیەکانی ئیسرائیل ئەتوانێت بە فۆلس فلاگ ڕێکی بخاو مادەی پێنجی ناتۆ مادەی پێنجی ناتۆ مادە گرنگەکەیەکە ئەڵێ هێرش بۆ سەرخاکی هەر یەکێک لە ئەندامانی ناتۆ یەکسانە بە قبرس ینی ئەتوانرێ ئەوە بەکاربێنن ئەگەر وڵاتانی ناتۆ ئامادە بن بۆ ئەم شەڕە ڕەنگە نەخێر زین قسەکەی خۆت با لەمەی سەرەتای جەنابتەوە دەست پێ بکەم بۆچی ئەمەمان نەبینیوە کە ڕاپەڕینی جەماوەری بەبەیەکیانەوەی بەڕاستی خەڵک لە بەڵێنەکانی پێشوو دۆناڵد ترامپ بێئومێد بوون لە خۆپیشاندانەکانی ڕابردووی چەند مانگ لەوە پێش وعد و بەڵێنی بە خەڵک داوتی ئێمە دێنە پشتان خەڵکێکی زۆر بوونە قوربانی هیچ قسەیەکی نەبوو و دوای ئەوە هاتن شەڕەکەیان کرد ئەمە یەک دووەمیش ئەوەی
بنیامین ناتانیاهۆ ئێڵێ کە ئێمە لە پشتینەوەانە جگە لە ڕاستیە هیچ حقیقەتێکی تیانێ ئەنی ناتوانێت نە سنووری پێوێتی نە ئیمکانەتێکی ئەوە خەر ئەمریکاش هەژمونی نییە لەسەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە کورد و بلوچ لەسەر وایە پێم وایە خەڵکی ئێران تووشی ئەوە بوون زۆر بێباوەڕ بوون بەرامبەر بە قسەکانی ترامپ و خودی ناتانیاهۆش لەو بابەتەوە وە خاڵێکی تریش هەیە کاگە ئەوژەوەیە کە ینی هەندێک جار هەستی ناسیۆنالیسی لە وڵاتانەیە دروزە بێ بەرامبەر ئەوەی کە خۆیان ناوێنن زایۆنزم ئیسیعماری هەرچ کەسێک بێ خەڵکێکی بیانی کە بردومان ئەو بۆ چوونەش پێم وایە هێشتا لە ناو ئێرانەیە بەڵام سەبارەت بە قسەکانی ترەمکاک من پێم وایە ئەو قسانەی ئێستا جەناب بخوێنتەوە بۆ ڕەوایەتی دانا بە ئەگەری دابەزینی هێزی مارێنز بەم زوانە و دوێنە شێش بابیڵێرەوە قسەکەەوە ڕەوایەتی دانا بە ئەگەری دابەزاندنی نزیکی هێزی مارێنز لەو شوێنانە و ئەمە خێراترین پەیامە پێوتون لەسەر داوای ئەوان سیگناڵە ئەڵێ یەن وەرن نایەن سبەینێ ناتوانن ئێوە وەکو پێشوو مامەڵە بکەن بۆیە دوێنێ شەوتم لە بەیانی ختامی وڵاتانی کەنداوە دوێنێ ڕاگەیانێکیانداوە تۆ من قسەکانم کردتەوتت ئەوە وازە هەمنوتم نا ئەوانەی تیا خوێنمەوە دوو قسەی گرنگیان کردبوو یەکیان لە مەسجەکانیانە ئەوەیە یەکیان ئەڵێن ئەگەر واشنتۆن جددیە لە ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئێمە ئامادەین ڕیسک بکەین ئامادەین چەک و چۆڵی زیاتر بکڕین ئیمتیاز بدەین وە تەنانەت ئامادەین هێز بنێرین بۆ دابەزاندن لەگەڵ هێزەکانی ئێوە لە گەروی هورمزە خارکە و هێزی زەمینیش لە هەر کاتێکا پێویست بکە بەڵام پێویستیان بە گرنتێکە کە ئایا ئەم مەسجە تەنها بنیامین ناتانیە هۆیدا بەڵام ئەوان داوا لە ترەم بکەن بەڵام لە حاڵدا ئەو قسانەی ئێستای ترەم دەلالەتە لەوەی کە لە نزیکترین دەرفەتە ئەم هێزانە دابەزێنێ و بەمەح ئیتر خۆ دیارە ئێرانیەکانیش قسەیەکی باویان هەیە لەم بابەتەوە ئەڵێ با مارێنزەکان بێن با بکەونە تەڵی ئێمە و ئێمە ئامادەین بۆ ڕاوکردنیان یعنی محتەمەلیشە ئەم ئینە ڕووبدا بەڵام بە هەر قیمەتێک بێ پێم وایە واشنتۆن ئەبێ کۆنتترۆلی گەروی هەرونزەکە کاک بێسون نەک بۆی کە بەتەنیا ئەم نەوتەی کە لەوێ هەیەگیری خواردۆ بڕوە بۆیە کە کۆنتترۆلی بکە وەکو ڤەنزوێ کاک بەکردنا لەوە ناوەستێ ئەوە ئەمریکایە مەرجەکانە سەپێنێ بە تەناوە نی هاوپەیڵم لەم قۆناغێ لە بەتەنیا هاوپەیمانی ئەوەی کە بە قسەبێ ئەوەی ناوەیەکی کە اینجا کاک بێسون یعنی بۆچی ئەم قسەی ترام ئەم ڕێدەوڵەتانە هەمیان هێزی گەورن لە ناتوێت لە ڕاستیە بەڵام بۆچی بەبێ ئەمریکاییست نین ئەگەر لە 2020ەوە لە شەڕی ئۆکرانیا ئەگەر ئەمریکانە بووایە تەواوی ناکرد رووسیا تەواوی ناکرد ئەو شەڕە بۆ معلومات شت ئەگەر بایدن چێکی نایە پێیان پارەی بە تەنیا زیاتر لە هەموو یەکێتی ئەوروپا پارەی سەرف کردەوە بۆ ئۆکران هەواڵێکی بەپەلا